پردی کانیسار لە ناوچەی شارباژێر ئەو پردەی ساڵی ڕابردوو بەهۆی لافاوەوە پایەکانی جوڵان و لە ڕوخان نزیک بووەوە، بەڵام بە شێوەیەکی کاتی چاکرایەوە و ڕێگاکە بەڕووی گوندنشیناندا کرایەوە. هەرچەندە لە ئێستاشدا بەدەرنیە لە مەترسیەکانی لافاو و لە حاڵەتی زۆربوونی لافاودا ئەگەری ڕوخانی لێ دەکرێت، ئەوە ژوای کردووە گوندنشینان بەترسەوە بەسەریدا بپەڕنەوە. هاوکات پردی تەگەرانیش کە ڕێگەی دەیان گوندی لەسرە بەشێکی پردەکە بەهۆی زۆری بارانبارینەوە مەترسی ڕوخانی لێ دەکرێت. گوندنشینان دەڵێن پێویستە پێش ڕوخانیان حکومەت بیر لە چاکردنەوەیان بکاتەوە. ئەم پردە تقریبان 20 گوندی لەسرە بڵێنی تر هەر لێرەوە لە قەڵاچولان و دەست پێکا تا نۆ دێژەی گرێتەوە تا ئەو گورگێر ئەو ناوەش هەموو یەگرێتەوە. بەس ئێستا مەترسیەوەی لەسرە خۆتان تەسویرتان کردووە، سارەی هەر سارێک تۆزێ باری لەس پێ بێت ناتوانێت لێرەوە بڕوە. ئیتر مشکلە ئەوەیە ئەم لای داچووە پایەکەی داوە لە حکومەتی هەرێمەکەین ئەگەر کاراسانێ بۆ خەڵکی ئەم گوندانە بکات ئەم پردە چاپ بکاتەوە و زۆر مەمنونیانە بین. باپی ئامارێکی بەشی کەشناسی بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سلێمانی بۆ ئەم ساڵ زیاتر لە 500 ملیم باران لە شارباژێر باریوە کە پێدەچێت تا کۆتایی زستان ئەو ڕێژەیە بۆ 2 هێندە بەرز بێتەوە. ئەوە ژوا دەکات مەترسیەکان لە سەر ڕوخانی زۆربەی پردەکانی ئەو ناوچەیە هەبێت. بەو پێی زۆربەی پردەکان کۆن بوون و لە کاتی زۆربوونی ڕێژەی ئاوی چەم و دۆڵەکان و دروستبوونی لافا و ڕوبەڕووی مەترسی ڕوخان دەبنەوە. هەوڵەکان ئێمە لە پردی دەرە دوێنمان ڕوخا دوای ئەوەی کە بانگەوازمان بڵاو کردەوە بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ سەرۆکایەتی بۆ وەزارەتی دارایی بودجەیەکی کەمیان بۆ تەرخان کردین، پارێزگای سلێمانی بودجەیەکی کەمی بۆ تەرخان کردین، شوین بەهانەوەی پردەمان چاک کردەوە. پردی کانیسارمان هەیە لە مەنتەقەی شارباژێر ئەوە هەر لەسەر بودجەی خۆمان چاکمان کردەوە بەبێ تەرخانکردنی هیچ بودجەیەک. بەڵام لەمە دوای ئێمە بودجەی تایبەتیمان لە بەردەسان نییە بۆ باری لە ناکاو بە تایبەتی بۆ پردەکان. داواکارین لە حکومەت بودجەمان بۆ تەرخانکە ئەجینا زۆربەی زۆری پردەکان و هەتا ڕێگەکانیش بەرەوداڕمان لە ڕۆن. ئەگەر بودجەمان بۆ تەرخان نەکرێت کارەسات ڕۆوە. ناوچەی شارباژێر پێکاتووە لە 2 قەزا و لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای سلێمانیە. لە ئێستادا سەرڕای مەترسی لا سەرپردی ڕێگای گوندەکان هاوکات لافاو زیانێکی مادی زۆری با کێڵگەکانی بەخێوکردنی ماسی و کارگەکانی لم و چەوی ناوچەکە گەیاندووە و زۆربەیان ژێراو کەوتون. هاوکات پارێزگای سلێمانیش دەیەوێت لە ڕێگەی دروستکردنی بەنداوی خێوەتەوە سوود لە ئاوی باراناوی ناوچەکە وەربگرێت و لە داهاتوودا وەک دابینکردنی سەرچاوەی ئاوی سلێمانی بەکار بهێنرێت. ڕێبازیوە کورسات نیوز، ناوچەی شارباژێر.